بەردەم بەڕێوەبەرایەتی ئاوی سۆرانە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان لە هەوڵدان پێوەری میکانیکی ئاو ببەستن کە تەنها چەند ڕۆژێک ماوە لەو وادەی حکوومەتی هەرێم دیاری کردووە. ئەم بڕیار تا 20 مانکەیە و فەریشێن بێژم چارەمەنەوە چارەم جارە ئەم ماوەیە حکوومەت درێژ کرد بۆ یەکو خەڵک بێتە پێش بەس دیسان ژیانی هاوڵاتی مەتەئەخین لەم بابەتە. پاش ئەم بڕیارە هەر کەسێکان هەر هاوڵاتیەک هاوبەشیەک هەبیت کە تومار نەبیت یان پێوەری ئاوی نەبیتن ئەوەی کو تومار نەبیت ئەمە وەکو سزا وەکو تەجاوز لەگەڵ ڕەفتارەکەین چونە یاسای ژمارە 4 هەیە لەبەر تەجاوزات و ئەوەی کو تومار بیت و پێوەری نەبەست بیتن ئەو هەژمارکردنی پارە بە 800,000 بۆ هەژمار دەکریتن. دانانی پێوەری میکانیکی ئاویش بێ کێشە و گرفت نەبووە. بەشداربووانی نیگەرانن لە هاتنەوەی بڕێکی زۆری پارەی مانگانە. لە هەمان کات کاریگەری هەبووە لە کەمکردنەوەی ڕێژەی ئاوی بە فیڕۆدراو بە تایبەتی لە سنووری ئیدارەی سۆران کە گرفتی کەمی ئاوی هەیە لە زۆر شوێن. مانجی ڕابردوو 35,000 دینارم بۆ هاتەوە لە کاتێکدا ئاویش هەروەکو جاران کە پێشان مانگانە 10,000 دینار لە هاوڵاتیان وەرئەجگرا هەروەکو ئەو کاتە ئاو زیادی نەکردو بڵین ڕۆژانە ئاو بێتن یان بوێتە 24 کاتژمێری ئەم پێوەرە کاتێکدا ئەنرێتن کە ئاو 24 کاتژمێر بێتن نەک بۆ ئەوی تۆ کاتژمێرێک ئاو بە هاوڵاتی بدەی و پێوەریشی بۆ دابنێ و مانگانە 35,000 دیناریشی بۆ بێتەوە. پێوەر شتێکی باشە لەبەر ئەوەی ئەمە لە سۆران ئاون کەمە ئاوەکە زیاتر ئەگەر ئەوەی کە پێوەری دانایە ئەو پێوەرە کە ئاو پڕ بوو خەڵاز بوو ئیشی پێنەمە ئەگریتەوە بەڵام پێشی پێوەردانانێ ئاو نەئەگیراوە هەر گەڕەکەی ئەچووی تەماشەتە کرد ئەو بۆڕیە کو دێنەوە نامارایی و هەداهاتەوە دەرێت چونکە هەموو بە فیڕۆ ڕۆیش بە بەلاش ڕۆی. لە سنووری ئیدارەی سۆران بەگشتی ڕێژەی کەمتر لە 60% هاوبەشانی ئاو پێوەری میکانیکی ئاویان بەستووە. تەنها لە سنتەری قەزای سۆران زۆرترین ڕێژە بووە کە 85% لە قەزاکانی چۆمان و ڕەواندز و مێرگەسۆر و سیدەکان هاوکات 12 ناحی سنوورەکە کەمتر هاوڵاتیان بەدەنگ ئەو بڕیارەی حکوومەتەوە چوونە. بەشێکی هاوڵاتیانیش کە پێوەری ئاویان بەستووە گلەی ئەوە دەکەن مانگانە بڕێکی زۆر پارەیان بۆ دێتەوە بۆیە ئەوانیش پابەند نین بە پسوولەی مانگانەی کرێ ئاو. ئێستا لە سنووری ئیدارەی سۆران زیاتر لە 10 ملیار دینار حکوومەت قەرزی لای هاوبەشانیەتی. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.